بطبيعي دهاتی هەرێمی کوردستان زۆر کەمی کردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕەوانەوەی گومانەکان لەسەر شەفافیەتی کەرتی نەوت و سامانە سروشتیەکان پشت بە داتا و ئاماری کۆمپانیایەکی بیانی دەبەستێت و وردبینی و داتاکانی نەوتی هەرێمی کوردستان لە 6 مانگی یەکەمی ساڵی 2017 لەسەر زاری کۆمپانیای دیلۆیت بڵاو دەکاتەوە. لە بەرامبەردا پەرلەمانتارێک دەڵێت ئەو ئامارە هیچ بایەخێکی نییە، چونکە پەرلەمان ئاگای لە وردەکاری داتاکانی نێو راپۆرتەکە نییە و نازانرێت بە چ نرخێکی خەیاڵیش گرێبەز لەگەڵ ئەو کۆمپانیادا کراوە تا ئەو ئامارە بخاتە ڕوو. ئەم راپۆرتە بە فەرمی نهاتووە بۆ پەرلەمانتە ئێمە دراسەکەین و سێ ئەم راپۆرتە بە تەواتی شکستی سێکتەری نەوتە خاتە ڕوو. بۆ لەلایەک لەو کاتێک کە نرخی نەوت باش بووە نزیکەی $50 بووە، ئەمان تەنیان وەک خۆیان دەڵێن $2 ملیار داهاتیان هەبووە، 2 ملیار و 300 ملیاری سێمیان بە پێشوەخت وەریان کردوواتە بە قەرزیانەوەی کردووە فرۆشتنی پێشوەخت. لەمەش بڕێکی زۆر پارەی مەساریفیانەیە چ مەساریفی هەناردەکردن و استحقاقی شەریکاتەکان لەو کاتا تێکڕا لێکێ دەیتەوە کە نرخی نەوت لە بازاری جیهانیا $50 بووە، ئەمان لە هەر بەرمیل یەکەمتر لە $30 بۆ باوەتەوە. ئەمەش نیسانەوە ئاماژە بەوەدا کە شکستی سێکتەری نەوت بە راپۆرتی خۆیان دەسەن. بەپێی راپۆرتی کۆمپانیای دیلۆیتی بەریتانی کە حکوومەتی هەرێم بۆ وردبینی لە داهاتی نەوت و گاز پشتی پێبەستووە، هەناردەی نەوتی خاوی هەرێم لەو 6 مانگەدا 110,853,276 بەرمیل بووە. دوای لێدەرکردنی خەرجیەکانیش بڕی ئەو داهاتەی بۆ حکومەت ماوەتەوە $2,76,102,000 بووە کە لەو ڕێژەیەش $1,000,000 پێشەکی وەرگیراوە بێ ئەوەی نەوت بفرۆشرێت. لە کۆی ئەو داهاتەی کە دەستیان کەوتووە لەو 6 مانگا بەپێی ئەم راپۆرتە نیوەی بە جۆرێک سەرفکراوە کە هەمووی گومانی لەسەرەوە هیچی وازەح نییە، زیاتر لە $2 ملیار لە ماوەی 6 مانگا سەرف کراوە بە ناوی قەبە و بە قەبارەی گەورە ئەم پارانە سەرف کراوە کە هیچی ڕوون نییە و ئەو $1,000,000,000 کە وەریان گرتووە پێشەکی ئەمە گومانی گەورەی لەسرە. هەر داهاتی ئەم 6 مانگە کافیە بۆ ئەوەی ئەو نۆموچەیەی بە چارەک داویانە لەوەش زیاترە، ئەوی تری کووە، ئەی 6 مانگەکەی تری کووە. حکوومەتی هەرێم دەیەوێ متمانەیەک بۆ خۆی دروستکە بڵێ ئەم داتایانە هی تەڕەفێکی ترەکە کۆمپانیایەکی بیانیە، بەڵام ئەم کۆمپانیایە هاتووە داتاکانی وەزارەتی سامانە سروشتیەکان کە خۆی ڕاز نییە و ناڕوونەوەری گرتووە. ئەوەی جێگەی سەرنج و پرسیارە لە بەشێک لەو راپۆرتەدا کە کۆمپانیاکە ئامادەی کردووە هاتووە، ئەم راپۆرتە بۆ ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی هەرێمی کوردستان ئامادەکراوە و دیلۆیت بەرپرسیار نییە لە بۆچوون یان خستنەڕووی هەر نادروستیەک یان کەموکری و هەڵەیەک لە زانیاریەکانی نێو راپۆرتەکە. مەبەستی حکوومەتی هەرێمیش لە خستنەڕووی ئەم راپۆرتە سبیکردنەوەی ڕووی خۆی و کەمکردنەوەی گومانی ناشەفافی و دزی بێت لە زاری کۆمپانیایەکی بیانیەوە. ڕامێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.